پەروەردەی تایبەت بریتیە لە بەرنامە و پەیڕە و پڕۆگرامێکی هەمەچەشن و هەمەجۆر لە پسپۆڕیەتی بۆ پەروەردە و فێرکردن و چاکسازی و پێگەیاندنی تاکی خاوەن پێداویستی تایبەت و بەهرەداران. ئەم بەشە لە زانکۆی سەلاحەددین و چەند شار و زانکۆیەکی دیکە هەیە و بۆ خزمەتی چینی خاوەن پێداویستی تایبەت و بەهرەدارانە. تێیدا فێرخواز فێری چۆنیەتی هەڵسوکەوتکردن و پەروەردەکردن و فێرکردنی منداڵی ئۆتیزم و نابینا و نابیست و بیرکۆڵ و هەتا دوایی دەبێت. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەمبارەیەوە هەر ئێستا و بە شێوەیەکی ڕاستە و خۆ میوانداریم کردووە لە زۆر بەڕێز کارۆخ جەوهەر جەلال، مامۆستا و بڕیاردەری بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی زانکۆی سەلاحەددین. مامۆستا کارۆخ، سڵاوم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئەمەد لە پڕۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو. زۆر سپاس کاگەفشین. سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ بیسەرانی رادیۆی سەلام. سپاسی ئەم دیمانێتان دەکەم. هیوادارم لە دیمانەکەماندا گفتوگۆیەکی باش بکەین لەسەر ناساندنی بەشەکە و ئەو میکانیزمەی کە لەم بەشەیە پەیڕەو دەکرێت و بەشی پەروەردەی تایبەت بناسێنین بەو فێرخواز و قوتابیە بەڕێزانەی یاخود بە تاکەکانی کۆمەلگا کە شارەزا و ئاشنانین بەم بەشە. هەر بژی زۆر سپاس دەکەم و ئێمەش هیوادارین جێگەی سوودگەیاندن بێت بە قوتابیانی هێژە. وەکو یەکەم پرسیار حەزەکەم بۆ ئێمە و بیسەران ڕوون بکەیتەوە ئاخۆ بەشی پەروەردەی تایبەت چییە و ساڵی چەند دامەزراوە؟ بەڵێ، بەشی پەروەردەی تایبەت بەشێکی زانستیە لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی سەلاحەددین. بەشی پەروەردەی تایبەت وەکو سەرجەم بەشە زانستیەکانی دیکەی ئەم کۆلێژە خاوەن ستافێکی کارامەیە، خاوەن ستافێکی خاوەن ئەزموونە، خاوەن بڕانامەی بەرزن. ئەم ستافە بەو پەڕی دڵسۆزی و خەمخۆریەوە کار دەکەن لەسەر پەروەردەکردن و فێرکردن و شارەزاکردنی قوتابیان و فێرخوازان بە زانست و زانیاری و بە شارەزاکردنیان بە بوارەکانی پەروەردەی تایبەت. ئەم بەشە شێوازی خوێندنی 4 ساڵە. لەم بەشە لە ئێستادا قۆناغی یەکەم و دووەممان بە شێوەی سمستەراتە، واتە بە شێوەی کۆرسا دەڕوات. لە هەر کۆرسێک خوێندنی بڵین مادەکان 7 مادەیە. مادەکان بەو پەڕی تێر و تەسەلی بە سروپڕی دەخوێندرێت. لە قۆناغی 3 و 4 سیستەمی خوێندنمان بە شێوازی سیستەمی ساڵانەیە. ئەم بەشە ساڵی 2012 بە شێوەی لق دامەزرا، ئەو کاتە سەر بە بەشی زانستە پەروەردەیی و دەرونیەکان بوو، بەڵام لە ساڵی 2016ەوە جۆرێک لە سەربەخۆیی خۆی وەرگرتووە. کۆی پرۆگرامەکانی ئەم بەشە دەتوانم بڵێم تایبەتن بە بوارەکە، واتە لەم بەشەدا قوتابیان ئاشنا دەکرێن بە سەرجەم کۆمەڵەکانی خاوەن پێداویستی تایبەت و فێر دەکرێن چۆن تاکی خاوەن پێداویستی تایبەت بناسرێتەوە، واتە چۆن ئێمە بتوانین بۆ نمونە تاکێکی ئۆتیزم نیشانەکانی یاخود ڕەفتارەکانی جیا بکەینەوە لە تاکێکی هاوشێوەی بۆ منە حاڵەتێکی ADHD یاخود هەر نیشانەمان هەیە تێکەڵە بۆ من هەندێک جار نیشانەکانی تاکێکی بیرکۆڵ کە پێی دەوترێ داون سیندرۆم یاخود مەنگۆل لەگەڵ تاکی ئۆتیزم تێکەڵ دەکرێت. بەڵام خۆشبەختانە لەم بەشە ئێمە کار لەسەرەوە دەکەین کە قوتابیان فێرخوازان پێ بگەێنین کە بتوانن چۆن لە داهاتووە ئەو جیاکاریە بکەن کە لە داهاتووە چۆن بتوانن دەستنیشانی حاڵەتەکانی ناسینەوەی منداڵی خاوەن پێداویستی تایبەت بکرێت. بەڵێ، جێی دەستخۆشی و هیوادارم هەر سەرکەوتوو بن. ئامانج لە کردنەوەی ئەم بەشە چییە؟ بەڵێ کاگەفشین، دیارە پێش چەند ساڵێک هەست بەو بۆشایە کراوە کە لە سلکی پەروەردەیە هەبووە. ڕاستە ئێمە لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە یەکەیەکێ بەناوی بەڕێوەبەرایەتی پەروەردەی تایبەت. بەڵام ڕەنگە ئەو کات خودی پسپۆر لە بواری پەروەردەی تایبەت لەو یەکانە لەو بەڕێوەبەرایەتیانە نەبووە. ڕاستە سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت هەیە، بەڵام لە دەرئەنجامی ئەو هەستکردنە بەو فەراغەی کە هەیە لە سلکی پەروەردەیە، خۆشبەختانە ئەو کات بڵین پێش ساڵی 2012 بە هەوڵی ستافی بەشی زانستە پەروەردەی و دەرونیەکان لەگەڵ ڕاگرایەتی کۆلێژی پەروەردە بەسوپاسەوە و لەگەڵ لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمان ئەو کات بڕیان لەسەرەوە دراکە ئەو بۆشایە پڕ بکرێتەوە و کار لەسەرەوە بکرێت کە چۆن کادیری تایبەت پێ بگەێنرێت بۆ ئەوەی کە لە داهاتووە ئەم کادیرانە بەرهەمیان هەبێت و لە داهاتووە بتوانن خزمەت بە چینێکی تایبەت بکەن کە
لە کۆمەڵگای ئێمە دابوونیان هەیە کە هۆشتینی خاوەن پێداویستی تایبەتە کە لە سەنتەر و پەیمانگە و قوتابخانەکان و بە تایبەتی لە ئێستادا کە جێگەی دەستخۆشیە لە هەندێک لە شارەکان قوتابخانی دەمەجێ قوتابخانی تێکەڵاو هەیە بۆی بتوانن لەو شوێنانە باشترین شێوە خزمەت بە تاکی خاوەن پێداویستی تایبەت بۆ مەداڵی خاوەن پێداویستی تایبەت بکەن. بەڵێ پاش تاوکردنی خوێندن و دەرچوونی قوتابیان لەم بەشە ناونیشانی کاریان چی دەبێت و لەکوێ دەتوانن کار بکەن؟ بەڵێ کاگەفشین لەم هەفتەی پێشوو وەزارەتی پەروەردە بڕیارێکی دەرکرد کە جێگەی دەستخۆشیە داوای کرد سەرجەم دەرچوانی ئەم بەشە هەوڵ بدرێ دام بەزرێ بە شێوەی وانە بێش بە شێوەی وانە بەش دیارە ئەمە جێگەی دەستخۆشیە و دیارە بۆ دۆزینەوەی کار پێویستە ئینسان دائیمەن توانەکانی خۆی بەگەڕ بخات. دیارە لە سەنتەر و پەیمانگاکانی خاوەن پێداویستی تایبەتیش پێشەوەی کە کاردیرێک بچێتەوە شوێنە کار بکات دەبێت توانا و سەلیقەیەکی باشی هەبێت، دەبێت شارەزایەکی باشی هەبێت. لەو شوێنانە تێستیان بۆ کرێ بە دڵنیاییەوە دەرچووی ئەم بەشە دەتوانن کار بکەن لە پەیمانگا و سەنتەرەکانی خاوەن پێداویستی تایبەت. بۆ نمونە چەندین سەنتەری ئەهلیمانێ سەنتەری ناحکومی لەگەڵەوەشە چەندین سەنتەر و پەیمانگای حکومیمانەیە. ناونیشانی ئەم خودی دەرچوانی ئەم بەشە دەتوانن ببن بە ڕابەر، دەتوانن ببن بە ڕێنماییکار، دەتوانن ببن بە چارەسەرکار، دەتوانن ببن بە مامۆستای پەروەردەی تایبەت، دەتوانن ببن بە ڕاهێنەری پەروەردەی تایبەت. واتە مەجالەکە مەجالێکی فراوانە کە خودی ئەم کەسانە دەتوانن کاری تێدا بکەن. بەڵێ جگە لە هەولێر و زانکۆی سەلاحەدین ئاخۆم بەشە لە کام شار و زانکۆی کوردستان بوونی هەیە؟ بە خۆشحاڵی و ئێستاکە لە زانکۆی سلێمانی بەشی پەروەردەی تایبەت هەیە، لە زانکۆی چەرموو لە شارۆچکەی چەمچەماڵ بەشی پەروەردەی تایبەت هەیە، لە زانکۆی دووەکش ئەم بەشە بوونی هەیە. بەڵێ ئەگەر بۆمان باز بکەیت پێداویستیەکانی ئەم بەشە چین؟ ئێستا ئێمە لە بەشی پەروەردەی تایبەت چەندوانەیەکمان هەیە کە بە شێوازێکی پراکتیکی قوتابیانمان لە سەنتەر و پەیمانگاکان پراکتیزەکەن. کاگەبشین ئەگەر بێت و ئەم پێداویستیانی کە ئێمە سەردانی ئەو پەیمانگە و سەنتەرانە دەکەین کە ئێمە هەمیشە سوپاسگوزاریانین بە تایبەتی بۆ نمونە لە هەولێر پەیمانگای ڕووناکی نابینایانمان هەیە، پەیمانگای هیوای نابیستیانمان هەیە، سەنتەری ئۆتیزمی حکومیمان هەیە، سەنتەرە ئەهلیەکان کە بەردەوام دەستکراون بە سنگی فراوان و پێشوازی لە قوتابیەکانی ئێمە دەکەن چی بۆ ڕاهێنان بێت، چی بۆ پراکتیزەکردنی بوانەکان بێت بە شێوازی پراکتیکی یاخود بۆ سەردانیکردن بێ بۆ فێربوون بێ. ئەمانە بەردەوام دەرگایان واڵایە بۆ ئێمە. بەڵام ئەگەر بێت و ئەو پێداویستیانی کە لەو سەنتەرانە هەیە ئەگەر بێت و پێداویستیەکان لە خودی بەشەکەی ئێمەدا بوونی هەبێت، ئەگەر بێت و بینایەکی تایبەتمان هەبێت بەم بەشە، ئێمە دەتوانین بە شێوازێکی جیا باشتر خزمەت بە چینی خاوەن پێداویستی تایبەت و لەگەڵ ئەوەشدا بە خێزانی خاوەن پێداویستی تایبەت بکەین. ئەگەر بێت و ئەو پێداویستیانە بۆ نمونە لە تاقیگەدا پێویستە، بۆ نمونە ئێستا تاکی نابینا پێویستی بە لەوحەی برایلە، پێویستی بە قەڵەمی برایلە، پێویستی بە وەرەقەیە. بۆ نمونە لە سەنتەری هیوای نابیستان جۆرە نەشتەرگەریەک ئەنجام دەدرێت، بۆ نمونە نەشتەرگەری قەوقەعەیە، یان بۆ نمونە ئەو ئامیرانەی تر کە پێویستن. ئەگەر بێت و خودی و ئامیرانە لە نێو بەشەکەی ئێمەدا هەبێت، ئێمە دەتوانین ئەمە ئاسانکاریەکی باشترە بۆ ئێمە بتوانین خزمەت بە چینی خاوەن پێداویستی تایبەت بکەین لە پارێزگای هەولێر و لەسەر جەم شار و شارشکانی دیکە. بەڵێ بێگومان وەکو دواپرسیار و بۆ بەرچاوڕوونی و قوتابیانی کە حەز دەکەن لەم بەشە بخوێنن، ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە ئاخۆ بە چ جۆرە سیستەمێک قوتابی وەردەگیرێت لەم بەشە و هەروەها لە کام لقە وەردەگیرن؟ لە هەردوو لقەکە ئێمە قوتابیان وەردەگرین، لە بڵێن لقی زانستی و لەگەڵەوە لە لقی وێژەی. ساڵی پار قوتابیان وەردەگیران بە سیستەمی ئۆنلاین لەگەڵ سیستەمی پارالێل کە ئەم دوو سیستەمە لە بەشی ئێمەدا پەیڕەو دەکرێت. بەڵێ زۆر بەڕێز کارۆخ جەوهەر جەلال مامۆستا و بڕیاردەری بەشی پەروەردەی تایبەت لە کۆلیژی پەروەردەی زانکۆی سەلاحەدین، زۆر سوپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە بوویتە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. زۆر سپاس بۆ دیمانی ئێوە. ئینشاءڵڵا هیوادارم توانین بێتمان خزمەتێکی باشمان گاندی بێتە بیسەرانی رادیۆ بەڕێزەکەتان، دەستی ئێوەش خۆش بێ و ماندوو نەبن. هەر بژی زۆر سوپاست دەکەم.